کە ڕێدەکەوێتە دەربەندی تەکیە مۆنەمنتێکی جوان دروست کراوە. مۆنەمنتەکە سەروەرێکی گەورە و مێژووینەتەوە کەمان پێک دەهێنێت، بەڵام ئەو جێی پرسیارەوەیە دوای تەواوبوونی مۆنەمنتەکە ماوەی زیاتر لە 4 ساڵە مۆنەمنتەکە بەڕووی هاوڵاتیاندا نەکراوەتەوە. کەسایەتێکی وەکو شێ مەحموو کە پارکێک ناوچەیەکی گەشتیاری بەناوێەوە کراوەتەوە لە دەربەند، ئەگەر کەسێک بێتە ئەو ناوچەیە ئەمە لە ڕووی مێژووەوە کە سوود بە ناوچە وڵاتەکەمان ئەگەێنێمە مێژووی سەروەری و قوربانیدان و خەباتی خۆمان ئەگەینین بە خەڵک و کەسانی تر و دەرەوەی میلەتی خۆمان. لە ڕوویەکی تریشەوە ناوچەکەمان ناوچەیەکە پێویستی بە حەوانەوە و هێوربوونەوە و ئارامبوونەوە هەیە بەڕاستی. ئێمە شوێنێکمان ئەوێت تاوەکو بتوانین ئامانج و ئیشەکانی خۆمان لەو شوێنەدا ئەنجام بدەین. ئەو پارکێش کە ئێستاکە دروست کراوە چەنەها پارەی تیا خەرج کراوە و چەنەها پارەی تیا سەرف کراوە بە شێوازێک نەبووە کە بکرێتەوە و گەنجانمان لێ مرتاحکە. بەڕێوەبەری ڕۆشنبیری چەمچەماڵی شڕای دەگەیەنێت ئەگەر ئەو مۆنەمنتە لە ڕووی داریەوە بخرێتە سەر ڕۆشنبیری چەمچەماڵ دەتوان بە باشترین شێوە خزمەتی بکەن. وا بڕیار بۆ مۆنەمنتە بدرێ بە بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی و لێژدا بە بەڕێوەبەراتی ڕۆشنبیری و هونەری چەمچەماڵ بسپێردرێ بۆی کاروبارە ئیدارەکانی بەڕێوە ببرێت و بکرێتەوە بە ڕووی هاوڵاتیان و گەشتیاراندا. بەڵام بەداخۆ تا ئێستاکە لە ساڵی 2010 ئەو مۆنەمنتە نەکراوەتەوە و نەشدرا بە بەڕێوەبەراتی ڕۆشنبیری چەمچەماڵ و ئێمە وەکو بەڕێوەبەراتی ڕۆشنبیری و هونەری چەمچەماڵ داواکارین ئەو مۆنەمنتە بە ڕووی هاوڵاتیاندا بکرێتەوە چ لەلایەن بەڕێوەبەراتی گەشت و گوزاری سلێمانیەوە بێ یاخود بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانیەوە بێ. دوای تێپەڕبوونی زیاتر لە 4 ساڵ بەسەر تەواوبوونی مۆنەمنتی شێخ مەحموود لە دەربەندی تەکیە کاتیەوە هاتووە بەڕووی هاوڵاتیاندا بکرێتەوە و گەشتیاران بە مێژوو سەروەریەکانی شێخی نەمرە ئاشنا بکرێن. عومەر غەریب، کورسات نیوز، دەربەندی تەکیە.